لە ڕۆژی ڕاگەیاندنی جارنامەی مافی مرۆڤ سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت ساڵ لە دوای ساڵ ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئاڵۆزتر دەبێت و بەبێ دادگاییکردن خەڵک هەیە ماوەی 7 ساڵە بە یاسای تیرۆر دەستگیر کراوە و تا ئێستاش بێسەر و شوێنە. لەگەڵەوەشدا ئاگاداری بوونی زیندانی نهێنین بەڵام سەر ڕای بەڵگەکانیان تا ئێستا حاشای لێکراوە و هەموو مافەکانی مرۆڤ بوونیان پێشەل کردووە. لە هەرێمی کوردستان تەنها مرۆڤ هەیە، مافەکانی نییە. ئەشکەنجەدان لەلایەن دەستگاکانی ئەمنیەوە، گرتن و ڕفاندن لە دەرەوەی بڕیاری دادگا و یاسا، و زیندانی نهێنی و بێسەر و شوێنکردن تا ئێستا ژمارە بێسەر و شوێنکراوەکان لە هەرێمی کوردستان زیاد دەکا. جێبەجێ نەکردنی یاسا کە زیاتر ئەبێتە هۆی پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤ، هەموو ئەمانە وای کردووە ڕەوشێکی خراپی مەترسیدار هەبێ لە هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ لە تیرۆری ڕۆژنامە نووسەوە تاکو و پێشێلکاریەکانی تر لە هەرێمی کوردستان بوونی هەیە. ئەنجومەنی یاسایشی هەرێم زیندانی نهێنی هەیە و زیندانەکانیان لە دەرەوەی یاسا و هەموو چاودێریەکن، شوێنەکانیشیان پێ ئەزانین بەڵام دەسەڵاتێکی وانە بتوانێت پشکنین بۆ شوێنانە بکە. لە خولی ڕابردووە من چوومە یەکێک لەو شوێنانە لە ماوەی چەند کاتژمێرێکا چۆڵیان کرد و گواستیانەوە. هەموو ئەوانی لە هەرێمی کوردستان بێسەر و شوێن کراون و تەرمەکانیان دیار نیە و لە دادگا و زیندانە ئاشکراکان نین. ئەوە لەو زیندانە نهێنیانن کە ئەنجومەنی ئاسایش هەیەی، وەجگە لە ئەنجومەنی ئاسایش هەندێک خەڵک و هێزی تریژە زیندانی نهێنی هەیە و خەڵکی تیافەلاقاکاوەی باوەی ڕفێنە و دوای فڕێدا. سەرۆکی لقی سلێمانی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤی ناشارێتەوە. لە 2 ساڵی ڕابردوو ڕەوشی مافی مرۆڤ بەهۆی قوڵبوونەوەی کێشە سیاسی و کۆمەڵاتیەکان خراپتر بووە و بە راپۆر سەرجەم پێشێلکاریەکانیان بەرز کردوتەوە. لە پاڵەوەشدا هاوڵاتی کە بە شێوەیەکی مەدەنی داوای مافی خۆی کردووە بەڵام پەلەمار دراوە و پێشێلکاری بەرامبەر کراوە. داتاوە ئامارەکانی مەسەلەن ینی پێشێلکاری و ینی حاڵەتی ڕووداوەکان و توتیژەکانوانە بەداخەوە لە هەڵشان و زیادبوونایە. ئەمەش بۆ کۆمەڵی هۆکاری ینی سەرەکی ئەگەڕێتەوە لەوانە درەچەشانی ینی قەیرانی ئابووری و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ینی پابەند نەبوون بە یاسا، زۆر بوونی دیاردەی هەڵگرتنی چەک، هەروە بێتەوە لە دەستدانی ینی متمانەی هاوڵاتی بە هەنێک گۆڕانکاری و درەچەشانی قەیرانی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان و ینی بەبن بەزگەیشتنی ینی کۆمەڵی چارەسەر و ینی بێهیوابوونی خەڵک لە بەرجەستەکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان تەنها لە نێو ئەو چوارچێوێدا قەتیسکراوە و وەکو دەوترێت هیچ کامێکیان لە ڕاستیدا جێبەجێ نەکراون. لە ماوەی ڕابردووشدا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چەندی جار هۆشداریان داوە لە خراپی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان، لە نێویشیاندا ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ، بەڵام هیچ کام لە راپۆرتە نێخۆیی و بیانیەکان کاریگەریان نەبووە لەسەر دەسەڵاتداران و هۆشداریش دەدرێت ڕەوشی مافی مرۆڤ بەرەو دۆخێکی خراپتر هەنگاو دەنێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.